سڵاوتان لێبێ ئازیزانم، هیوادارم تەندروست باش بن. ئەمڕۆژ هاتینەوە لاتان بە بابەتێکی تازەوە. سڵاو لێبێ ڕەسەن، سڵاو لێبێ لیندا، تەندروستی باشە شکر. هەربژی تۆ باشی شکر؟ زۆر باشم سپاس. باشی. سڵاوتان لێبێ خۆشەویستانم، هیوادارم ئێوەش هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارەیەش لەگەڵ هاوکارم لیندا گەڕاینەوە بۆ خزمەتتان و هیوادارم ئەمڕۆژ ببینە میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان و کۆمەڵێ زانیاری و بابەتی تازەتان پێ بباشین. لیندا پێم بڵێ وەزە چۆنە؟ وەڵای وەزعم باشە. هەموو شتێ باشە شکر؟ هەموو شتێ باشە. ماڵ مناڵ باشە؟ ئیسان تەخەڕوجی کرد بێت چۆن بێ؟ دڵی خۆشە بێت تەواو. تەخەڕوجی کردووە. ئەرە وەڵا دڵمان خۆشە، خۆت دڵخۆش بین. سپاس بۆخوا. ئەنجا ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگەکەین، ئەویش غودەیە. لەناو خەڵکە بە غودە ناسراوە، خۆی ناوی ڕەژێنی پەریزادەیە. ئەنجا ئەمڕۆ باسی یەکەین شێرپەنجەی غودە چییە، غودەی چالاک چییە، غودەی تەمبەڵ چییە، بە وردی بۆتان باسەکەین، وەڵامی هەموو پرسیارەکانتان ئەدەینەوە. میوانی پسپۆڕیش لەگەڵمان لێرەیە و ئێمە پرسیاری لێکەین، ئەویش وەڵامەیەتەوە. جالیندا کاتی سەردانی پزیشکێکین بۆەوەی دەستنیشانی ئەگەر هەر کێشەیەکمانە بۆی دەستنیشانی حاڵەتێکمان بۆ بکە، یەکەم جار چیرۆکی ژیانمان لێوەرەگرێ بزانین کە چ نەخۆشیەکمان هەبووە. پرسیارمان لەیەکە ئایا هیچ نەخۆشیکی درێژخایەنە هەیە؟ بۆ نمونە پرسیارەکە وەکو شەکرە، زەخت، کەم خوێنی، غودە، یاخود زۆربەی جار ئەڵێ شەکرە و زەخت و غودە و کەم خوێنی. واتە لە بەشی سێەمە ئاماژە بە غوداکە، واتە لە دوای شەکرە و زەخت و بەرزەپشاری خوێنەوە غودایەکێکە لە نەخۆشیە باوەکان کە لە ناو هاوڵاتیانە بەڕێژەیەکی زۆر هەیە. بۆی ئەمڕۆژ ئێمە بڕیاری ئەوەمان ناباز لە غودە بکەین و باز لە بەشێکی تایبەتی غودە بکەین، ئەویش کە باز لە ئەو گرێشە پەنجەیانی لە غودە لەو ئەندامەیە دروستە بێت کە زانایی زیاتر وەرگین لەبارەیەوە. وەکو لینداژان ماژەی پێیا پزیشکی پسپۆرمان تایبەت بەوە چەکە لەگەڵە وەڵامی یەکە بەیەکی برسەرەکانمانەیەتەوە. وەکو هەموو ڕۆژێکیش لە ئەوڵەوە کۆمەڵی هەواڵ و بڕگەوابەتی جیاوازمان ئامادەیە. ئەنجا لیندا بمان بەرە لای هەواڵەکان. ئەنجا هەواڵەکە باسی پەیوەندی نێوان قەڵەوی و شێرپەنجەکەین، بەتایبەت شێرپەنجەی غودە. بێگومان غودە ڕژێنێکی زۆر گرنگە، بۆیە ئەیبەستینەوە بە هەموو بابەتەکانەوە. با بزانین قەڵەوی چ کاریگەریەک ئەخاتە سەر شێرپەنجە، بەتایبەتی شێرپەنجەی غودە. فەرموون بابێکەوە بینەربین. توێژینەوەیەکی نوێ و گشتگیر کە لەلایەن پەیمانگای نیشتیمانی شێرپەنجە لە ئەمریکا ئەنجام درراوە، زانیاری نوێ و جێگەی سەرنج لەسەر پەیوەندی نێوان قەڵەوی و مەترسی توشبوون بە شێرپەنجەی غودە دەخاتە ڕوو. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 12 ساڵ چاودێری زیاتر لە 150,000 کەسی کردووە، دەریەخستووە کە بەرزبوونەوەی کەشی لەش تەنها پەیوەندی بە نەخۆشەکانی دڵ و شەکرەوە نییە، بەڵکو هۆکارێکی سەرەکیە بۆ گەشەکردنی خانە شێرپەنجەیەکان لەناو غودەدا. بە پێشیکردنەوە بایۆلۆژیەکانی ناو ئەم توێژینەوەیە، شانە چاوریە زیادەکان دەبنە هۆی دەردانی ئاستێکی بەرزی مادەی ئەدیپۆکاین و دروستکردنی هەوکردنی درێژخایەن لە جەستەدا. ئەم هەوکردنە بەردەوامە دەبێتە هۆی تێکچوونی DNA لە خانەکانی ڕژێنی سایرۆتدا و ئەگەری گۆڕانیان بۆ خانەی شێرپەنجەی بەڕێژەی لە 130 زیاد دەکات. داتاکان دەکەن کە ئەو کەسانی کێشیان لە ئاستی ئاسایی زیاترە، غودەیان زیاتر ڕوبەڕووی فشار دەبێتەوە بۆ ڕێخستنی مێتابۆلیزم. ئەمەش خانەکان ماندوو دەکات و ئەگەری بازدانی جەنەتیکی تێدا زیاد دەکات. دکتۆر ئێلینا شیمیت پسپۆری نەخۆشی ڕژێنەکان و سەرپەرشتیاری ئەم توێژینەوەیە و دەڵێت ئێمە تێبینیمان کردووە کە قەڵەوی دەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی هۆرمۆنی ئەنسۆلین لە خوێندا کە وەک هاندەرێکی گەشە بۆ خانەکانی غودە کار دەکات. کێشەکە تەنها لە کێشی زیادەدا نییە، بەڵکو لەو گۆڕانکاریە کیمیاییە درێژدادڕانەدایە کە لە ناوەوەی جەستەدا ڕوودەدەن و ژینگەیەکی لەبار بۆ دروستکردنی گرێشێرپەنجەیەکان دەڕەخسێنن. بۆ کەمکردنەوەی ئەم مەترسیە، پسپۆڕان ئامۆژگاری دەکەن کە پاراستنی کێشێکی تەندروست تەنها بۆ جوانی نییە، بەڵکو قەڵغانێکی بەهێزە دژی شێرپەنجە. هەروەها جەخت دەکەنەوە کە ئەگەر کەسێک هەستی بەبوونی گرەیەک یان ئاوسانێک لە پێشەوەی ملیدا کرد یان گۆڕانکاری لە دەنگیدا دروست بوو، پێویستە دەست بەجێ پشکنینی سۆنەر ئەنجام بدات. پشتگوێ خستنی نیشانە سەرەتاییەکان و بەردەوامبوون لەسەر شێوازی ژیانی ناتەندروست دەبێتە هۆی ئەوەی نەخۆشیەکە بگاتە قۆناغی مەترسیدار کە چارەسەرکردنی گرانتر دەبێت. عزیزانم، زۆر یەکێک لە نیشانە هەرە باوەکان و زۆر کێشە باوەکانی کۆمەلگا لە ئێستا قەڵەویە.
قەڵەوی ئێمەش لێرە ئەم توێژینەوەیە چیمان بەیەکەوە بەستۆتەوە قەڵەوی غودەمان بەیەکەوە بەستۆتەوە قەڵەوی لە ئێستا بەیەکێک لە نەخۆشیە درێژخایەنەکان ئەناسرێ ئەم توێژینەوەی باسی لەوە کردووە ئەکرێ ئەو کەسانی کە قەڵەون هاندەرێک بێ بۆ دروستبوونی گرێشێرپەنجەیەکان لە غودەمانە کە ئێمە بە تایبەت ئەمڕۆ باز لەوە ئەکەین کە ئەم گرێشێرپەنجەیە لە غودەمانە چییە چۆن دروستە بێ نیشانەکانی چییە چۆن بتوانین خۆمانی لێ پارێزین و زانیاری زیاتر وەرگین لەبارەی و ئەم توێژینەوەش بە خۆشحاڵیەوە باسی لەوە کرد کە هەنێ زانیاری تازەی بۆ خسوینەتە ڕوو کە پەیوەندی نێوان قەڵەوی و غودە چییە چۆن بتوانین چارەسەریکەین و ڕێگا چارەسەری تایبەتتر و ئاسانتری بۆ بکەین بە دڵنیایەوە ڕاستە بێگومان دەست خۆش بێ ڕاستان جیالەوە ئەگەر هەر نیشانەیەکتان هەبوو بەرمونە گەورەبوونی بەشێکی مل یا خۆت گۆڕانی دەنگ پێویستەکە یەکسەر پشکنین بکرێت بۆ دڵنیابوونەوە جا بێگومان قەڵەوی کارەکاتە سەر زۆربەی شێرپەنجەکان وابزانم من هەر دوێنێ بوو پێم وتن کە قەڵەوی هۆکاری زیاتر لە 13 جۆری شێرپەنجەیە بێگومان یەکێک لەو شێرپەنجانە شێرپەنجەی غودەیە دوێنێ نەبووە لە کۆنتۆڵ و پێمەڵە دوێنێ کەی بوو پێرێ بوو ئەم پێوتون ئەجا شێرپەنجە بێگومان زۆر شت کاریەکاتە سەرێکێک لەوانە قەڵەوی بۆی پێویستەکات ڕێخستنی شێوازی ژیانمان زۆر لاگرنگ بێت بەدڵنیە ئەولیندا یەکێک لە کێشەکان ڕێخستنی شێوازی ژیانە و بەداخەوە لە ئێستا شێوازی ژیان زۆ گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ڕووی خواردنەوە بێ لە ڕووی ژیانکردن و شێوازی ژیان و وەرزشکردن و وەرزش نەکردنەوە بێ شێوازی لایفستایل و گۆڕانی ژیانمان زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە جایەکێک لە هەواڵەکانی تر تایبەت بەوە باز لەوەکەین کە بەکتریەکانی ناوڕی خۆڵەت پەیوەندیەکیان هەیە بە دروستبوونی غودەی چالاکەوە باز لەوەکەین ئەم توێژینەوەمان بۆ هێناون باز لەوەکەن کە ئەو کەسانەی کە خۆراکە جیاوازەکان لە ژیانیانە کەمتر ئەخۆن بڕێکی زیاتر لە بەکتریا زیان بەخشەکان لە ڕیخۆڵایانە زیاد دەکات و هۆکارە بۆ ئەوەی هۆکارێ بێ بۆ ئەوەی کە غودەی چالاک دروست بکات لە ڕژێنەکانی غودەیە جا بەزەنەی زیاتر وەرگین لەم هاڵەوە فەرموون توێژینەوەیەکی نوێی زانکۆی ئۆکسفۆرد کە لە گۆڤاری پزیشکی بەریتانی بڵاو کراوەتەوە تشک دەخاتە سەر پەیوەندی نێوان بەکتریاکانی ناوڕێی خۆڵە و توشبوون بە نەخۆشی غودەی چالاک ئەم لێکۆڵینەوەیە کە لەسەر 45,000 نەخۆش ئەنجام دراوە دەری دەخات کە ناهاوسەنگی لە بەکتریاکانی ڕێخۆڵەدا دەکرێت ببێتە هۆی ئەوەی سیستمی بەرگری جەستە هێرش بکاتە سەر ڕژێنی غودە و ناچاری بکات بڕێکی زۆر لە هۆرمۆنەکان دەربدات بە پێیداتا زانستیەکانی توێژینەوەکە ئەو کەسانەی سیستەمی خۆراکیان ڕیشاڵ لە خۆ ناگرێت بەکتریای سوودبەخشی ناو ڕیخۆڵەیان کەم دەبێتەوە ئەمەش دەبێتە هۆی تێکچوونی ناوپۆشی ڕیخۆڵە ئەم تێکچوونەش ڕێگە دەدات بە هەندێک پرۆتین کە بچنە ناو خوێنەوە و سیستەمی بەرگری بشێوێنن لە ئەنجامدا دژەتەنەکان لە جیاتی پاراستنی جەستە هانی غودە دەدەن بۆ کارکردنی لە ڕادە بەدەر ئەم پرۆسەیە ئەگەری توشبوون بە دڵەکوتێ و لەرزینی دەستەکان بەڕێژەی لە 140 زیاد دەکات. دکتۆر مارکۆس وێبەر سەرۆکی تیمی توێژینەوەکەی و دەڵێت ئێمە تێبینیمان کردووە کە فشارە دەرونێت توندەکان و بەکارهێنانی زۆری دەرمانە دژە زیندەیەکان کاریگەری ڕاستە و خۆیان هەیە لەسەر تێکچوونی کاردانەوەی ڕژێنی تایرۆید و شێوازی ژیانی مۆدرن و خواردنی ئامادەکرا وای کردووە کە جەستە لە دۆخی ئاگادارکردنەوەی بەردەوام دابێت ئەمە ژوای کردووە ڕێژەی توشبوون بە غودەی چالاک لە نێوان گەنجاندا بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە زیادبوون بکات. پسپۆڕان ڕێنمایی دەدەن کە بۆ ڕێگری لەم تێکچوونە پێویستە گرنگیەکی زۆر بە خواردنی سەرچاوەکانی بەکتریای سوودبەخش و سەوزەوات بدرێت بۆ پاراستنی هاوسەنگی بەکتریاکانی ناوجەستە هەروەها داوا دەکەن هەر کەسێک کە هەستی بەداوبەزینی کێشی کتوپڕ ئاڕاکردنەوەی زۆر و خەوزڕان کرد پێویستە پشکنینی هۆرمۆنی TSH و T4 ئەنجام بدات. کەواتە ئازیزانم لەوە بۆمان دەرەکەوێت کە تێکچوونی دەرونی یاخود دڵڕاوکەی زۆر ئەکرێ کاریگەر بێ لەسەر غودە و جالەوە شێوازی ژیان بەتایبەت ئێستا خواردن ئامادەکراوەکان زۆر هەیە بەتایبەت گەنجان زۆر حەزیان پێێتی زۆر ئەیخۆن کاریگەریە کاتە سەرەوەی کە ڕێژەی توشبوون بەم نەخۆشیە لە ناو گەنجانە زیاتر ببێت بەداخەوە بۆی پێویستە کات کە شێوازی ژیانمان زۆر ڕێک بێت بۆی دووربین لەوەی کە ئەم ڕژێنە بە شێوەیەکی زۆر چالاک
چالاک یاخود بە شێوەیەکی زۆر ناچالاک کار بکات. بەدڵنیە جالیندا یەکێک لە هۆکارەکانی دیش لەگەڵ خواردنە ئامادەکراوەکان و ئاسانەکانی کە لە ژیانی ڕۆژانەیە زۆر ئاسان دروستەکرێت بۆ نمونە هەر پێشگە لە خواردنە ئامادەکراوەکانیش ئەو خواردنە سوورەکراوەکان ڕێژەی ئەمانە ئاسانتر و سادەتریان بەدەستەوە بۆیە بە بڕێکی زیاتر و ئاسانتر دروستی شەکرێت بۆیە هاوڵاتیان زیاتر پشتی ئەبەنە بەر چجا بەوەی کە خواردنە فاسفودەکان و خواردنە خێراکان بێت کە ئەوانیش بە بڕێکی باش دەستیان بەسەر گەنجانی ئێستا داگیر کردووە و ڕێژەیەکی زۆر زیانیان هەیە و لێرە لە توژینەوەکە ئاماژەی بەوەژیە کە ئەو کەسانی کە سەوزە ناخۆن چونکە ئێستا زۆربەی گەنجان لە ئێستا کە بۆ نمونە پشت بە خواردنە خێراکانە بەسن بۆی ژەمێکی ڕۆژانەیان پڕ بکەنەوە لەگەڵ یا هیچ سەوزەیەک ناخۆن و هیچ تاواکەرێکی خۆراکی تر لەگەڵیانە بەکار نایەنن بۆیە ئەمەوە ئەکا جەسەیان بە تەواوەتی لە حاڵتێکی ئامادەباشیە بێ ئەو ڕژێنەی بە تەواوەتی لە هەموو کاتێکا لە حاڵتێکی ئامادەباشیە بێ بۆی کە بە بەردەوامی ڕژێنەکانی دەربات هۆرمۆنەکانی دەرئەیات و دواتر هۆرمۆنی TSH و T4 بەرزە بێتەوە و کارە بۆی کە تووشی غودەی چالاک بی بۆیە زۆر گرنگە ئەو کەسانەی کە هەر نیشانەیەکیان هەبوو لە خەوزڕان و لاوازی لە پڕ و کێشدابەزانێکی زۆر لە پڕ پێویستە پشکنینێکی تایبەتی ئەو دوو هۆرمۆنە ئەنجام بدەن ئەویش کە TSH و T4 بۆی کە بزانن ئاستی ئەم هۆرمۆنالە لە جەستەیانە لە چه ئاستێکە ئایا تووشی غودەی چالاک بوون یا خودنە. ڕاستە دەست خۆش بە ڕاستان اینجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە غودەی تەمبەڵ چی کارەکاتە سەری هەیەکە لە هەواڵەکەی باسی ئەوەکەین کە مادە پلاستیکیەکان ئەکرێت چەندێک کاریگەر بن لەسەر توشبوون بە غودەی تەمبەڵ فەرموون بابێکەوە بینەر بین لەم هەواڵە. لە توێژینەوەیەکی هاوبەشی نێوان زانکۆی میلان و پەیمانگای تەندروستی گشتی لە ئیتالیا هۆکارێکی نوێژینگەی بۆ توشبوون بە نەخۆشی غودەی تەمبەڵ ئاشکرا کرا. توێژینەوەکە کە بۆ ماوەی 7 ساڵی خایاندووە دەری خستووە کە بەرکەوتنی بەردەوام بە مادە پلاستیکیەکان لەناو ئاو و خواردندا ڕێگری لە مژینی ئایۆدین دەکات لەلایەن غودەوە ئەمەش دەبێتە هۆی تەمەڵی و سستی ئەم ڕژێنە گرنگە. بەپێی تاقیکردنەوە تاقیگیەکان مادە کیمیایەکانی وەکو بیسفینۆڵ ئەی کە لە دروستکردنی دەفرە پلاستیکەکاندا بەکاردێت لە ڕووی پێکاتەوە لە هۆرمۆنە سروشتەکانی جەستە دەچن و دەچنە سەر وەرگرەکانی ڕژێنی تایرۆید و دەیان خەڵەتێنن ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ڕژێنەکە نەتوانێت هۆرمۆنی پێویست بەرهەم بێنێت تەنانەت ئەگەر ئاستی ئایۆدین لە جەستەدا ئاسایش بێت. دکتۆرە سۆفیا ڕۆسی پسپۆڕی زانستی ژەهرناسی دەڵێت ئێمە گەشتونێتە ئەو ئەنجامەی کە کەم چالاکی ڕژێنی سایرۆید تەنها پەیوەندی بە کەمی ئایۆدینەوە نییە بەڵکو ژینگەی دەوروبەرمان پڕ بووە لەو مادانەی کە سیستەمی هۆرمۆنی تێک دەدەن ماندوێتی بەردەوام وشکبوونەوەی پێست و خەمۆکی کە نیشانە سەرەکیەکانی ئەم نەخۆشیەن زۆر کات وەک نیشانەی پیری یان مێندوێتی کار سیر دەکرێن لە کاتێکا ئەنجامی ژەهراوی بوونی درێژخایانی غودە بە مادە مەترسیدارەکانە. جا بۆ پاراستنی غودە ئەم توێژینەوەی ئامۆژگاری دەکات کە تا دەکرێت بەکارهێنانی دەفرە پلاستیکەکان بۆ گەرمکردنەوەی خواردن کەم بکرێتەوە و جێگەیان بە شوشە یاخود ستیل پڕ بکرێتەوە هەروەها جەخت دەکەنەوە کە ئەنجامدانی وەرزشی ڕۆژانە یارمەتی جەستە دەدات بۆ فرێدانی ئەم ژەهرانە ئەگەر کەسێک هەستی بە تەمبەڵی مێشک و ساردی دەست و قاچەکانی کرد پێویستە پشکنینی وردی غودە ئەنجام بدات چونکە پشتگوێخستنی دەبێتە هۆی ئەوەی بەرزبوونەوەی کۆرسۆڵ و تێکچوونی باری دەرونی کەسەکە. ئازیزانم لەم توێژینەوەیە باسێکی تر لە زیانەکانی پلاستیکەکانمان بۆکردن و مادە پلاستیکەکان کە چه زیانێکیان هەیە بۆ سەر ئەم ڕژێنەمان کە باز لە ڕژێنی غودە ئەکەین لە ئەمڕۆیە لێرە ئاماژەی بەوەیەوە کە ئەکرێ ئەم مادە پلاستیکیانە هێرش بکەنە سەر ڕژێنەکانی غودە و هۆکارێک بێ بۆی کە تووشی غودەی تەمبەڵی بکات و لە هەمان کاتە ئەمانە لە توێژینەوەکە ئاماژەی بەوەیەوە کە ئەم وردە پلاستیکیانە وەکو ژەهرێک کار دەکەن و ڕێگەیەکی باش بۆ دەرکردنی ئەم ژەهرانە لە ژیانی ڕۆژانەمانە چونکە هەرێک لە ئێمە بەڕاستی بەبڕێکی زۆر پلاستیک بەکارێنین لە ژیانی ڕۆژانەمان یەکێک لە ڕێگە زۆر ئاسانەکانەکان کە ئەتوانین ئەم ژەهرەی پێدەر بکەین لە ژیانی ڕۆژانەمانە وەرزشکردنە وەرزشکردنێکی باشە کە بتوانین لێندا لە ڕۆژانەیە ئەنجامی بین کە یارمەتیدەر و باشترکردنێکی بۆ ئەوەیە کە ئەم ژەهرانە لە جەستەمانە بکەینە دەر و هۆکارێک نەبێ بۆ ئەوەی کە هێرش بکاتە سەر غودەمان. بێگومانەوە زۆر کاریگەری هەیە شێوازی ژیانەگەر بێت و بەرنە پلاستیکیش جاجار بەکاربێنی ئەگەر وەرزش بکەین لەوانەیە زۆر کاریگەری نەبێت بێگومان باش
باشترە بە کەمترین ڕێژە بەکاربهێنرێ بۆەوەی کە زیانی نەبێت، چونکە بێگومان جگە لە غوودە بێگومان زیانی بۆ زۆر شوێنی تر هەیە. ئەجا جا لەوە نیشانەکانی بە شێوەیەکن وەکو ئەوەی ماندوێتی کار بنمونە کەسەکە هەستەکە خەوی زراوە یاخود هەز بە ماندوێتیەکە پێی وایە کە بەهۆی ماندوێتی کارەوە وای لێ هاتووە یاخود بەهۆی شتێکی ترەوە وای لێ هاتووە، بۆیە زۆر جار هەیە نیشانەکانی وایە کەسەکە نازانێت کە غودەی تەمبەڵیەتی. بەڵێم و زۆر جار کەسەکە وازانێت تووشی خەمۆکیە بۆ یاخود تووشی هەر نیشانەیەکی تر لە نیشانەکانی خەمۆکی بۆ یاخود هەر نەخۆشیێکی تر، بەڵام یا ماندوێتی کارەکەیت یاخودوانێت، بەڵام ئەگەر هەستە بەمەکرد لە پڕ بەبێ هیچ هۆکارێت تووشی ئەم ماندوێتی و ئەم لاوازیە بووی پێویستە بە زووترین کارسەردانی پزیشکی پسپۆڕکەی بۆ ئەوەی کە پشکنینی تایبەتە بۆ ئەنجامبات بۆی بزانێت ئاستی ئەم هۆرمۆنانت لە چه ئاستێکایە. جا لیندایەکێکی تر لە هەواڵەکانمان هەواڵێکی دڵخۆشکەرە کە باز لە بەرەو پێشچوونی تەکنەلۆژیای پزیشکیەکەین، باز لەواکەین کە لە ئێستەیە ئامێرێک هاتووە کە زۆر ئاسانکاری کردو بۆ دەستنیشانکردنی پێشوەختەی حاڵەتەکە. لیندا ئەم ئامێرەیان هێناوە باز لەواکە کە ساڵێک پێش ئەوەی کەسەکە تووشی هەر نەخۆشیەک یاخود هەر شەرپەنجەیەک لە گرەیەک لە غودەیە ببێت پێشتر دەستنیشانیەکە. بێگومان ئەو بەرەو پێشچوونانە زۆر شتێکی باشە، بەدڵنیایەوە هەم ئاسانکاریە بۆ دکتۆرەکان کە ئەتوانن باشتر دەستنیشانی حاڵەتەکە بکەن و لە هەمان کاتیشا بۆ چارەسەرکردن زووتر ئەتوانن چارەسەری بکەن نەگا بە حاڵەتە قورسەکە. جا بە زانایی زیاتر وەرگرین و بزانین ئەم ئامێرە چییە؟ فەرموون. توێژینەوەیەکی هاوبەشی نوێ کە لە نێوان پەیمانگەی ماساچوسێتس بۆ تەکنەلۆژیا و مایۆکلینیک ئەنجام درراوە. پەردە لەسەر تەکنەلۆژیاکانی بایۆسێنسەری زیرەک و ژیری دەستکرد لا دەدات کە دەتوانن نەخۆشەکانی غودە ساڵانێک پێش دەرکەوتنی نیشانەکانی دەستنیشان بکەن. ئەم لێکۆڵینەوەیە کە پەری بە سیستمێکی سۆناری پێشکەوتوو داوە بە ناوی دیپسایرۆید دەری خستووە کە شیکردنەوەی دیجیتاڵی بۆ شانەکانی غودە دەتوانێت وردەکاری ئەوەندەی ورد بدات کە چای مرۆڤ ناتوانێت ببینێت، بە تایبەت لە دیاریکردنی کاریگەری مادە خۆراکیەکان لەسەر ئاستی گەردیلەی. بە پێشیکردنەوە تەکنۆلۆژیەکانی ناو توێژینەوەکە بەکارهێنانی ئەم ئامێرە نوێیانە کە کار بە شەپۆلی موگناتیزی ورد دەکەن دەری خستووە کە چۆن توخمی سیلینیۆم وەک قەڵغانێکی بایۆلۆژی لە دەوری خانەکانی غودە کار دەکات. دکتۆر جۆناسان هێربرت سەرپەرشتیاری پەرەپێدانی تەکنەلۆژیاکەیە و لەم توێژینەوەیە دەڵێت ئێمە ئێستا لە قۆناغێکداین کە دەتوانین پێشبینی بکەین کەی غودە بەرەو تەمبەڵی یاخود پرچالاکی دەچێت پێش ئەوەی نەخۆشەکە هیچ هەست بە گۆڕانکاریە بکات. تێبینیمان کردووە کە بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە وابەستە کراوە بە ژیری دەستکردەوە و کار دەکات. دەتوانێت گرێ شێرپەنجەیەکان بە وردی لە 9.2 لە گرێ ئاسایەکان جا بکرێتەوە. ئەمەش پێویستی بە ئەنجامدانی نەشتەرگەری و وەرگرتنی نمونە بە ڕێژەی لە 60 کەمتر دەکاتەوە. ئەمە نیشانی دەدات کە چۆن تەکنەلۆژیا دەتوانێت یارمەتیمان بدات لە تێگەیشتن لەوەی چۆن خۆراکێک دەبێتە هۆی چالاکردنی ئەنزیمە پارێزەرەکان. بۆ سوودوەرگرتن لەم پێشکەوتنە زانستیانە پسپۆران ئامۆژگاری دەکەن کە هاوڵاتیان ساڵانە یەکجار پشکنینی سۆناری پێشکەوتوو ئەنجام بدەن، بەتایبەت ئەو کەسانەی کە لە خێزانەکانیاندا مێژووی نەخۆشی غودەیان هەیە. هەروەها جەخت دەکەنەوە کە تێکەڵکردنی تەکنەلۆژیای دەستنیشانکردن لەگەڵ سیستەمی خۆراکی دەوڵەمەند بە سیلینیۆم دەبێتە هۆی پاراستنی هەمیشەیی مێتابۆلیزمی جەستە. ئەگەر کەسەکە هەستی بە گۆڕانکاری لە کێش، ماندوێتی درێژخایەن یان لێدانی ناتەواوی دڵ کرد، پێویستە داوای پشکنینی پێشوەختە بکات، چونکە دەستنیشانکردنی پێشوەختە لە ڕێگەی ئەم تەکنەلۆژیا نوێیانەوە دەتوانێت ڕێگری لە پەککەوتنی هەمیشەی ڕژێنی سایرۆیدی بکات و ژیانی مرۆڤ لە ئاڵۆزیە درێژخایەنەکانی ڕزگار بکات. ئەزیزانم لەم توێژینەوەیە باسی لەوە کرد کە سیستمێکی خۆراکی تایبەتی وەکو مادەیەکی سێلینیۆمی تیابێت چ پارێزگاریەک بۆ ئەندامەکان و غودەمان دابینەکە. جواب بزانین ئەو سیستمە خۆراکیانەی کە سێلینیۆمیان تایە خود ئەو مادانەی ئەو خۆراکانی کە سێلینیۆمیان تایە چی و چین. بەگشتی مریشک و گۆشتی سوور و هێلکە و بەرهەمە شیرەمەنەکان بۆ نمونە پەنیر و ماست و شیر و ئەو شتانەی ترکە لە بەرهەمە شیرەمەنەکان دروستەکرێ و لە هەمان کاتیشا چەرەس یەکێکە لە چەرەسە هەرە باشەکان
باەمە کە ئەم سەلینۆمی تایە لەگەڵ یا پاقلەمەنەکانی وەکو لۆبیا و چەند شتێکی تریش بێلانێ بیرم چوو بێتەوە بەڵام هەریەکە لەمانە بڕێکی زۆر باش سەلینۆمیان تایە کە وەکو قەڵغانێک کارەکە بۆ غۆدەمان کە پارێزگاری لەیەکە کە تووشی هیچ زیانێکی پێ نەگات شجا ببێ بەوەی کە تووشی غودەی تەمبەڵی بکە خۆ غودەی چالاکی بکات لە هەمان کاتە. اینجا بوونی ئەو پشکنینە زۆر دڵخۆشکارە جیالەوە کە پێویست دەکات بۆ ئەو سوود وەرگرتن لەم تەکنۆلۆژیانویانە پێویست دەکات بەلایانی کەمە هەر کەسێک ساڵی یەک جار پشکنین بکات بەتایبەت ئەو کەسانەی کە لەناو خێزانەکەیە غودەیان هەیە دایکی و باوکی یاخود کەسە نزیکەکانی غودەیان هەیە پێویست دەکات کە ساڵی جارێک بەلایانی کەمەوە پشکنین بکات. جالیندا با بچین بە گرافیکێک ڕوونی بکەینەوە لە ئێستا چەند کەس لە جیهانە بەدەست نەخۆشەکانی غودە و ئەناڵەنێت و کۆمەڵی ئامارتان بۆ باس بکەین. باسێک لەو بکەین کە لە ئێستا لە جیهانە زیاتر لە 250 ملیۆن کەس بەدەست نەخۆشەکانی غودە و ئەناڵەنێن. ڕۆژێکی زۆرە و بەردەوامیش لە زیادکردنایە چونکە وەک لە سەرتاشەوە ئاماژەمان پێەیە بەیەکێک لە نەخۆشی درێژخایەنەکان لەگەڵ نەخۆشی شەکرە و لەگەڵ بەرزەفشاری خوێنە ئاماژەی پێکرێت چونکە ڕێژەیەکی زۆر توشبوان هەیە وەک لێرەش ئاماژەی پێکراوە زیاتر لە 250 ملیۆن کەس لە جیهاندا تووشە بێت و لەم 250 ملیۆن کەسە زیاتر خانمانن واتە زیاتر خانمان تووشە بن بە بەراورد بە پیاوان ئەمەش هۆکارەکەی بۆ هۆکاری گۆڕینی هۆرمۆنەکان و بەرزبوونەوە و نزمبوونەوەی ئاستی هۆرمۆنەکانی ئەگۆڕێ و لە هەمان کاتە ئەم بەرزبوونەوە و نزمبوونەوەی ئاستی هۆرمۆنەکانی هۆکارەکەی بۆ هۆکاری دووگیانی و لەدایکبوونی منداڵ و زۆر هۆکاری سوڕی مانگانە و زۆر هۆکاری تریش ئەگۆڕێتەوە و لە هەمان کاتیشە هۆکاری خانە خۆیەکان واتە بەرگری دژە خۆیەکان زۆربەی جار نەخۆشەکانی غودە دژە بەرگری خۆیە واتە بەرگری کەسەکە هێرشەکاتە سەر خانەکە خۆی بۆی هۆکارەکەی ئەمەیە کە تووشی چونکە زیاتر بەرگریە نەخۆشیە دژە بەرگری خۆیەکان زیاتر لە خانمانە زیاترە بۆیە ئەمەش زیاتر لە خانمانە زیاترە لیندا دەستخۆش ڕاستان ئەنجا جیالەوە با من نەخۆشەکانی غودەتان پێ بڵم نەخۆشەکانی غودەی چالاک و غودەی تەمبەڵ و شێرپەنجەی غودەمان هەیە خۆی غودە ڕژێنێکە کە لەو لێرەیە باشە چەند کارێکی گرنگی هەیە لە جەستەیە کۆمەڵێک هۆرمۆن دەرەدات کە ئەم هۆرمۆنانە کارەکەنە سەر ڕێخستنی پلەی گەرمی ڕێخستنی لێدانی دڵ چەندین کاری گرنگ لە جەستەیە بۆیە کاتێک هەر ناڕەکیەک دروستە بێ لەم ڕژێنەیە کۆمەڵێک نیشانە بە دوای خۆیان هێنێت بنمونە لە غودەی چالاکە کاتێک کەسێک کە غودەی چالاکی هەبێ واتە ڕژێنەکە ڕێژەیەکی زیاتر لە ڕێژەی ئاسایی خۆی دەرەدات واکات کە کەسەکە کێشی داببەزێت زۆر جار خۆمان بەرچاومانەکە کەسەکە چاوی ڕۆودەرەوە دەرەچێت ئەمە یەکێکتر لە نیشانەکانیەتی جیالەوە لەوانەیە دەست لەرزین یەکێکی تر بێ لە نیشانەکانی ئەم نەخۆشیەوە تا غودەی چالاک جیالەوە غودەی تەمبەڵمان هەیە کە پێوترێت هایپۆتایرۆیدیزم کە ئەمیش ئەو کاتە ڕۆدار کاتێ ڕژێنەکە ڕێژەیەکی کەمتر لە هۆرمۆن لە ڕێژەی ئاسایی دەرەدات کە پێوترێت غودەی تەمبەڵ ناوی خۆی بخۆوەتی کەسەکە تووشی لاانێت تەمبەهین بێت قەڵەوی ببێت باشە کێشی زیادە بێت زۆر جا لاوانێت کەسەکە تووشی لە جاتەوەی پلەی گەرمی بەرز بێتەوە پلەی گەرمی داببەزێت جیالەوە یەکێکتر لە نەخۆشیەکان شێرپەنجەی غودەیە شێرپەنجەی غودە دروستبوونی گرەیەکە یاخود تومەرێکە لەو بەشەی غودەیە کە پێوترێت شێرپەنجەی غودە اینجا زیاتر باسیەکەین لەگەڵ میوانی پسپۆڕە جا دەست خۆش بەلیندا بەدڵنیە هەر یەک لە غودەی چالاک و غودەی تەمبەڵ تا ڕادەیە کاوڵاتیان هۆشیاریان هەیە تایبەت بە بابەتەکە بەڵام تا ئێستا زانیاریەکی تەواومان نییە لەسەر گرێ شێرپەنجەکانی غودە ئایا ئەم شێرپەنجانەی غودە چه زیانێکیان هەیە ئایا چ شتێ هۆکارە بۆەوەی کە دروست بن ئایا شێوازی ژینگەی و شێوازی ژیانکردن و خواردن و شێوازی کارکردن و زۆر شتی تر هەیە پەیوەندی هەیە بەم شێرپەنجەیەوە یاخودنا ئەمڕۆ بە ورد و درشتی لەسەر ئەوە ڕۆین پسپۆڕی تایبەتمان لەگەڵایە و بە ورد و درشتی لەسەر بابەتەکە ڕۆین و یەکە بە یەکەی پرسیارەکانی ئاراساکەین ئایا بزانین تازەترین بەرەو پێشچوونی توژینەوەکان بۆ چارەسەرکردنی ئەم شێرپەنجەیە لە چه ئاستێکایە و ئایا ئەوە نەمەترسیدارە بە بەراورد بە شێرپەنجەکانی تر و تەنانەت نیشانە سەرەتایەکانیشی چونکە لە هەموو شێرپەنجەیەکە ئێمە باز لە نیشانە سەرەتایەکانەکەین بۆ پشکنینی پێشوەختە و دەستنیشانکردنی پێشوەختەی حاڵەتەکە بۆی بتوانین زووتر دەستنیشانی بکەین جا بە ورد و درشتی ئەمڕۆ لەسەر ئەوە ڕۆین و میوانی تایبەتمان لەگەڵایە و پسپۆڕی تایبەتمان لەگەڵایە بابەتەکە بەڵام ئەزیزانم پێش ئەوە وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە بەلاتان
دووبارە سڵاو ئازیزانم ئەنج بۆەوەی زیاتر و ورتر سەبارەت بە بابەتەکەمان بدوین میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەمیر ئەڵڵاکەرم پسپۆڕی وردی شەکرە و کوێڕژێنەکانمان کردووە. دکتۆر بەخێر بیت. دکتۆر ئەمەوێ یەکسەر لەوە دەست پێ بکەم ئەرکی غودە لە جەستەیە چییە؟ سەرەتا سڵاو لە بینەرانی کورساتی عزیز، سڵاو لە ئێوەش. ئەمەوێ یەک شتی زمانەوانی ڕاستکەینەوە ئەویش وشەی غودەیە، غودەیانی ڕژێن ئەگونجێ و ڕژێنە ڕژێنی لامل بێ، ژێر مێشکە ڕژێن بێ یا هەر ڕژێنێککە بێ لە لەشە. ئەو غودەی کە ئێمە باسیەکەین غودەی لاملە یا ڕژێنی لاملە کە پێوتری غودە دەرەقیە لە زمانەوانی و لە کوردی خۆشمانە ناویشکەیان بۆ زیاد کردووە ڕژێنی پەریزادێچکەوسا خەڵکی خانەدان و ئافرەتی خانەدان ئەم ژێر شەناگەی کە هاتوۆتە خوارەوە ویان هەنێکی غودەی هەبووە ویان زانیوە ئەمە هی نەجابەت و هی جوانیە هەر شەنەوانیش نەجابەت و جوانی خۆیانیان هەبووە بەس هەنێجار کە غودە گەورە بووە لەوێ هێناویانە کە ئەمە ناوی بنێن پەریزادە. بە شێوەیەکی گشتی غودەی دەرەقی یا ڕژێنی لامل ڕژێنێکە کەوێتە بەشی پێشەوەی ملەوە لە دوو بەش پێک هاتووە، قەبارەکەی لە نێوان 4 بۆ 6 سانتیمەترایە و با بڵێن کێشانەکەشی تقریبەن 20 گرامە لە شێوەی باڵی پەپولەیە ئەکەوێتە ئەم لاولای ملەوە و ئەم هۆرمۆنە ڕژێنە هۆرمۆنێک دەرەیە پێوترێت سایرۆکسین لە ژێر کاریگەری هۆرمۆنێکی کەیە کە لە ژێر ڕژێنی ژێرمێشکایە. ئەم هۆرمۆنە ئەتوانین بەوە بیشبهێنین کە تۆ ئەگەر زۆپایەکی نەوتێ هەبێ نەوتی تیابێ پڵیتەی عیبی نەبێ تا بەیانی شەرخێکی پێوە نەنەی ئەم نەوتەیش ناکات. ئەم هۆرمۆنە ئەتوانین بڵین هەموو خانێکی لەش کە بیەوێ هەر سەرچاوێکی وزە بەکار بێنێت لە لەشیا حتا ئەم چرخە ئیش نەکات خۆ نایسووتێنێ کەواتە هۆرمۆنی تایرۆکسین ئەتوانین بڵین هۆرمۆنی سووتاندنی هەر مادەیەکە هەر پێکاتێکە لە لەشا کە بۆ سەرچاوی وزە بەکارێت لە هەر خانێک لە خانەکانی لەشە کەواتە ئەمە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی کورد کار و فەرمانی ئەم غودەیە دەدانی ئەم هۆرمۆنەیە. ئەم هۆرمۆنەش ئیشی سووتاندنی زیندە سووتاندن و چالاکردنی زیندە چالاکی هەر خانەیەکە لە لەشا لە تەوقی سەرۆتانوکی پەنجا بەبێ ئەوەی خانەیەکی لێ دەرکەی ئەم هۆرمۆنە کاریگەری خۆی هەیە لەسەر هەر خانەیەکی لەشی ئێمە. زۆر چاکە. دکتۆرەگە باسێک لە باوترین نەخۆشەکان بکەین کە تووشی ئەم غودەی لاملە ئەبێت. باوترین نەخۆشەکان چیە؟ ئێمە زیاتر هەر غودەی تەمەڵ و غودەی چالاکمان بیستوە لە ئێسایەکی تر لە نەخۆشەکان زیای کردووە کە ئەویش گرەی شێرپەنجەی غودەیە. ئەگەر باسێکمان لەوە بووکەی باوترینیان چییە و کامیان مەترسیدارترینە؟ هەر ڕژێنێک لە لەشە تەمەن ئەندامێکی هەیە کە ئەو هۆرمۆنە دەرەیات. ڕژێنی لای ملیش وەکو هەر ڕژێنەکانی کە 4 نەخۆشی سەرەکی هەیە. یەکەم یانەوەیە هۆرمۆن زیاد دەرەیە زیاد لە پێویستی لەش کە ئێمە پێویستمان پێی نییە و ئەو زیایی دەرەیات یان هۆرمۆن کەم دەرەیات کەمتر لە پێویستی لەش کە پێوترێ غودەی تەمەڵەوی کە پێوترێ غودەی چالاک. سێهەمیان هەوکردنی غودەکەیە. هەوکردنەکان یا ڤایرۆسە یان بەکتریایە یان ئەوکردنی بەرگریە کەواتە سێهەمیان هەوکردنە. چوارەمیان دروستکردنی گرەیەکانە کەواتە بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکانی غودە دابەشەکەین بە ئایا زیاد لە حەدی خۆی شەکات و پێڵێن غودەی چالاک غودەی لاملی چالاک یان کەمی شەکات و پێوترێ غودەی ڕژێنی لاملی کەم چالاک. سێهەمیان یا هەوکردنە ئەتەوەکو هەر ئەندامێکی لەش چۆن قۆرگەیلتی هەوەکات ئەویش هەوەکات. چوارەمیان دروستکردنی گرەیەکانە لە لەشەکاتە بە شێوەیەکی گشتی ئەم 4 نەخۆشیە بەرەوکی ڕژێنی لاملی ئێمە ئەگرن. باشە دەستخۆش دکتۆر چۆن دەستنیشانی شێرپەنجەی ڕژێنی پەریزادەکەین؟ ئێمە پێشەوەی باسی دەستنیشانکردنی بکەین دەتوانین بڵین ئەو گرەیانە چین کە تووشی ڕژێنی لاملە بن لە لەشی ئێمەیە. شەر نییە هەموو گرەیەک لە ناو پەریزادەیە یا لە ڕژێنی لاملا بێت شێرپەنجە بێت. ئێمە ئەگەر بیهێنینە پێشچاوی خۆمان ئەگەر کەسێک گۆلی مەرەزەی بینی بێت لە دەرەوە
چۆن برنجەکەن و برنجی ئێمە با بڵێن گۆلگۆ لە مەرەزە لە ناویشەوە ڕژێنی لای ملی ئێمە لەو گۆلی بچووکی ئاوا دروست بووە باشە کەواتە ئێمە ئەتوانین گرێەکانی ڕژێنی لامل پۆلێنکەین بە گرێی ناشێرپەنجەیی وە گرێی شێرپەنجەیی گرێی ناشێرپەنجەیەکانی یەکێک لە احتیمالەکانەوە یەکێ لەم گۆلانە گەورە ببێ و ئاوێکی زیایی تێبچێت پێوترێت کۆڵۆیت ئەمە هیچ کێشەنی هەر گەورەیە بێت و کەسەکە هەستی پێیەکە شتێک لە لاملیایەتی ئەمە یەک دوو هەمیان لەوەچە کیسێکی ئاوی ئاسایی بێت دوو سێهەمیان لەوە ئەچێت یەکێ لەم مەجموعەیە لەم خانانە گەورە ببن و ببیکە بە گرەیەکە گرەی ناشێرپەنجەیی بێت گرێ شێرپەنجەیەکانی ژێکین بە دوو بەشەوە یانەوەی شێرپەنجەی بێوەیە یان شێرپەنجەی نابێوەی بکە پێ بە زمانەکەی خۆمان پێڵێن بیناین و مەلیگنەت بێوەیەکانەوەیە هیچ کێشەیەک دروست ناکا بۆ تۆ هەر مەجموعەیەکی خانان بە شێوەیەکی ئاسایی بەبێ لادان لە سیستەمی لەش گەورە بن و بە شێوەیەکی گرێ دەرەکەوت و تۆ هەستی پێەکەی بەڵام شێرپەنجەیەکانەوە خۆتان نەزانن خانەی شێرپەنجەیی ئەوەیە لەژێر کۆنتترۆڵی دابەشبوونی ئێمەیە دەرەچن و بۆ خۆیان هەریەکە و بە نەوعێک دابەشەوێ ئەوانی ژەکرێن بە چەند نەوعێکەوە چوار نەوعی سەرەکیمان هەیە نەوعێکیان کە پەپیلەری پێڵێن دوایەوە فۆلیکولەرە دوای لیمفۆمایە و اینجا ئەنە پلاستیکە یەکەم و دووەمیان شێرپەنجەی ئەتوانی لەو نەوعانن کە زۆر باون لەناو خەڵکە باش دکتۆر ئەگەر باسێک لەو بکەین کە ئایا ئەم شێرپەنجەیە زۆر جار بیستومانە هاوڵاتیان ئەڵێن وا هەستەکەین شتێک لە ئەم بەشەی قورگمانایە ئاوساویەک هەست پێەکەن هەڵ ئاوسانێ هەست پێکەن بەڵام بەبێوی هیچ ئازارێکی هەبێت ئەڵە پشتگوێمان خستۆ و هیچ زیانێکی نییە ئایا ئەگەر ئەم ئازاری نەبێت ئاسایەگە پشتگوێی خەن و هیچ کێشەیەکی نەبێ و نێن بەدوایە یەکەم ئێمە ئەبێ ئەوە بڵێن هەشتێکی زیایە لە لەشا ئەبێ پشکنینی بۆ بکرێت لەلایەن پزیشکی پسپۆڕەوە بۆ نمونە ئێمە ئەڵێن ڕژێنی لاملی ئاسایی ئەوەیە گەورە نەبێ نەبینرێ بە ئاسانی دەستیشی لێ نەیە کە دەستیشی لێ ئازاری نەبێ کە دەستیشی لێ هیچ شتێکی زیایە نەیە بەدەستەوە وەکو گرەی بچکۆلە ئەگەر تۆ هەستت بەمانەکرد لە نزیکترین کاتە ئەتوانی سەردانی پزیشکی پسپۆڕ بکەیت ئەویش هێت چیەکات بە هەنگاو دانیشێ لەگەڵ تا باسی نیشانە لەگەڵاکە بزانێت تۆ هیچ کۆنیشانەیەکی هەیە هیچ نیشانەیەک یا کۆنیشانەیەکی هەیە دوو هەمیان بەپی ئەوەی کە ئەیدۆزێتەوە لە پشکنینە هەنێجار تۆ هەستەکەی شتێک هەیە لەویە بەڵام لەوەچێ پزیشکەکە ڕێی وابێ کە ئەمە هیچ شتێک نەبێت و پێویست نەکە هەنگاویکەی بۆ بنین سێ هەمیان ئەبێ ئەم نەخۆشە بنێرێت بۆ پشکنینی وەرتر بەپێی ئەوەی کە پزیشکی پسپۆ ئەیدۆزێتەوە هەر یەکە و بە جۆرێک دەستخۆش دکتۆر باسی شێرپەنجەی غودەی لامل بکەین باسی نیشانەکانیمان بۆ بکەیت جگە لەوەی کە ئەو هەڵ ئاوسانە ڕوئەدات جیا لەوە چیتر ڕوئەدات کاتێک کەسەکە تووشی شێرپەنجەی غودە ئەبێت خۆشبەختانە زۆربەی شێرپەنجەکانی ڕژێنی لامل لەو نەوعانان یەکەم بچووکن لە سانتیمێک کەمترن دووەمیشیان لە 180 لەو نەوعانن کە بڵاو نابنەوە نیشانەشیان نییە لەوا چێت 100 کەس لەو بازارە بگری لەوە چێ 5 کەس هەی بێ و پێشی نەزانێ چونکە بۆ یەکەم نیشانە خۆتان زان شێرپەنجە زۆربەی لە ئەوڵەوە بیدایەتەوە نیشانە دروست ناکە دووەمیشیان لەوە چێ قەبارەکەی نەگاتەوە ئاستەی خۆی هەستی پێ بکە یان پزیشک پشکنینی بۆکە و بەدەستلیان دەستی پێ بگە لەبەر ئەوە لە 180 لەو جۆرێن کە کەس پێی نازانێ اینجا لەوە چێت تۆ سوالێک لێرە بێتە پێشەوە ئەیە هەموو شێرپەنجەیە بۆچی ئێستا هەیە بۆ جاریان نییە قسەکە تەواوە بۆچی هەیە چونکە ئێستا هۆکاری دەستنیشانکردنی شێرپەنجەکە زۆر پێشکەوتووە بۆ نمونە هەر نەخۆشێکە چێتە لای پزیشک یەکەم جار بە پشکنینی دەستلیان دەستی لێ بزانێ هەست بە هیچ شتێکەکات ئەگەر نەبووی نێرێ بۆ نمونە سۆنەرێکی لامل بکە کە سۆنەری لاملی کرد یێتەوە لە ئێمە گرێکمان بینیوە یا کیسێکمان بینیوە بە پێ ئەو وەسفەی کە سۆنەرەکەی کە تۆش هەنگاوەکانی دوایی دەست پێەکەیت و خێرایەکەی من بە بۆچوونی من لەبەر ئەوەی ئێستا
هۆکاری دەستنیشانکردن کە زۆر زۆرە و بە ئاسانیش هەیە ژمارەی حاڵەتەکان زیاترە لە جاران کە هۆکاری دەستنیشانکردن کەمتر بووە بۆیە ئەتوانین بڵێن ئێستا بەهۆی ئەو هۆکارانەی کە هەیە حاڵەتەکان زیاترن باشە و ئاسانتریش دەستنیشانەکرێن تۆ بیێنە پێشاوی خۆت کەسێکی 70 ساڵ لەوە چێ شێرپەنجەی هەبوو بێ کە هەنێکیان بە تایبەتی شێرپەنجەی ڕژێنی لامل 10 ساڵ مۆڵەتەیەن بە ئەم نەخۆشە پێی نەزانیەوە لەوە سێ بە هۆکاری کەمەبێت و کەسیش دەیزانی بێ ئەمە شێرپەنجەی بۆ نمونە غودەی هەیە لەبەر لە بیدایەتەوە هیچ نیشانێکیان نییە عەفومکە هیچ نیشانێکیان نییە پێی نازانی تا نەگاتە هەنێکیشیان ئێمالیەکە چەند ساڵە هەستەکە گرێک لەوایە و گوێی نایەتێ تا ئەگاتە حاڵەتەکە و ئەگاتە بۆ نمونە ئەگاتە حاڵەتێکی پێشکەوت و ئەو کاتە ئازاری چێ بێ ئازاری نییە بە جەستەکە گرێکی ڕقی هەیە لێە هەز بە بێهێزی و مانوبوون و زائیدە نیشانەکانی کەی شێرپەنجە دەست پێکە و نەمانی شەهی خواردن و دابەزینی کێش و ئەمە بەپێی مەرحەلە و بەپێی جۆری شێرپەنجەکە زۆر چاکە دکتۆرەکە باسێک لەو بکەین زۆر جار لە بابەتی شێرپەنجەکانە ئێمە باز لەواکەین کە چەندێک گرنگە کەسەکان و هاوڵاتیان پشکنینی پێشوەختە ئەنجام بن بۆ نمونە لە بابەتی شێرپەنجەی مەمەک تایبەت بە خانمان ئەو تێکە لەسەر و 35 بۆ 45 ساڵەوە کە پێویستە هەموو خانمێک پشکنینی پێشوەختی شێرپەنجەی مەمەک ئەنجام بات ئایا هیچ تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ شێرپەنجەی غودەی لامل کە پێویستکە لەسەر و ئەو تەمەنەوە چجا گەنجان بێ خۆت کەسانی بەتەمەن بێ بچن پشکنینی پێشوەختی بۆ ئەنجام بن بەڵە هەیە تەمە لێمە شتێکمانی پێتری گایدلاین بەپێ ئەو با بڵین نەخشە ڕێگایی کە دانراوە کە تۆ یەکەم پشکنینی هۆرمۆنەکە بکەی ئەبێ بیکەی و دووەمیشیان پشکنینی پزیشکی بکرێت تەمەن پشکنەکان جیاوازن یەکەمیان پشکنین تۆ بۆ هۆرمۆنەکە بێ بکەی ئەویش لە چەنەوە بەپێی تەمەنەکانە گۆڕی بەپێی حاڵەتەکە گۆڕی بۆ نمونە لافرێتە گۆڕێ ئەگە دووگیان بێ فەرقەکات ئەگەر مێژووی بۆ نمونە نەخۆشی دەردانی کەمی دەردانی هۆرمۆنی لامەلیا زیاد دەردانی هۆرمۆنیان هەبێ ئەبێ ئەمەش فەرقەکات ئەگەر مێژووی شێرپەنجەی بۆ نمونە غودەی ڕژێنی لاملیان هەبێ هەمووی فەرقەکە بۆی ئەم نەخشە ڕێگایانە هەمووی فەرقەکە لە کەسێکە و بۆ کەسێکە یەکێک فەرقی هەیە بۆ نمونە دوو خوشکی برایەکی شێرپەنجەی ڕژێنی لاملیان هەبووە لەگەڵ کەسێکا کە هیچ مێژوویەکیان نەبووە بەڵە ئەوانەی کە مێژووی خێزانیان هەیە ئەبێ زووتر پشکنین بکەن و ساڵانە یا 6 مانگ جارێ بێ پشکنین بکەن و بەردەوام لەژێر چاودێریان بن دەستخۆش دکتۆر باسێکی چارەسەرەکانمان بۆ بکەی چارەسەرەکان بۆ شێرپەنجەی غودە چییە بەپێی قۆناغەکانی پێشتر وتمان شێرپەنجەکان یەک شێرپەنجە نییە بۆ ئێمە 4 جۆری سەرەکیمان هەیە ئەم 4 جۆرە خۆشبەختانە ئەتوانین بڵین لە سانەوەی لە جۆری یەکەم و دووەمن کە ئەگەر لە قۆناغی یەکەم و دۆما پێی بزانی لە 105 بۆ لە 100 چارەسەری هەیە ئەمە خۆشبەختانە ئەوش بەلابەرنی گرێکە دووەمیشیان ئەگەر بڵاوی کردبێت لە نیفەگرەکانی لامل و یا بە شێوەی خوێن بڵاوبوو بێتەوە بە شوێنیکە عیلاجی کە هەیە بکرێت بە واسەکەی پێ بڵم خۆشبەختانە لە سانەوەی لەم جۆرە شێرپەنجانن ئایا لابردنی گرێکە یا لابردنی هەموو ڕژێنی لامل یان بەکارهێنانی تیشک یان بە شێوەی بەکارهێنانی دەرمان یا بە شێوەی ئایۆدینی تیشک دراوە ئەمانە هەمووی چارەسەرن لەخوا بە زیابێ و ئەلحەمدولیلا لەبەرەوەی کە لە 180 بۆ 90 لەم جۆرەن ئەتوانین بڵین لە 195 بۆ سەری و تریش شێرپەنجەی ڕژێنی لامل چارەسەرەکرێ بەڵام بۆ جۆرێکیان کە پێوترێ ئەنە پلاستیک تۆ نازانی خانەکە هەن ناناسیتەوە ئەوەنە جۆری شێرپەنجەکە پێشکەوتووە ئەمەیان ئەتوانین بڵین بەداخەوە کاتێکیش پێ زانریەکە گەشتە قۆناغی سێم و چوارم وانە ئەمانە ئەوەکوڵێ داهاتویان بە کەمە داهاتوو ژیانیان کەمە و باش نییە هەرچەنە ئێستا شارەسەر هەر لە پێشکەوت نایە ساڵ بە ساڵ ئەم ساڵ باشترە لە پار باشتر بوو لە پێرار ناڵێم بەپێی جۆری شێرپەنجەکە بەپێی قۆناغی شێرپەنجەکە و بەپێی بڵاوبوونەوە یا بڵان نەبوونەوە و بەپێی
جۆری چارەسەرەکە ژەمانە هەمووی فەرقەکە ئیجا تەمەنیش فەرقەکات بەڵێ ڕاست. چۆن فەرقەکات باش خۆشبەختانە ئەوانەی کە تووشی جۆری یەکەم و دومی شێرپەنجە بن کە وتمان لە سانەوەی شێرپەنجەکانە و لە بەڵێ. سانە و پێنجی چارەسەری ژەیە لە تەمەنی گەنجاڕۆیە لە تەمەنی 20 بۆ 50 ساڵی باشە بەڵام ئەو جۆری کە باسمان کرد کە وتمان خانەکەی ناناسیتەوە خانێکی شێواوە خانێکی هارە زوو دابەشەوێ زوو بڵاوە بێ چارەسەریشی قورسە ئەمە بە زۆری یەکەوێتە دوای تەمەنی 50 بۆ 75 ساڵی لەو تەمەنانەیە بۆی ئەوانەی کە تەمەنێکی لە تەمەنێکی گەنجیەوە تووشی شێرپەنجە بن خۆشبەختانە لەو جۆرن کە چارەسەری هەیە و ئەتوانین بڵێن ئێستا لە هەنێ حاڵەتە لە ساسە چارەسەری هەیە زۆر چاک دکتۆر پێش چارەسەریش ئێمە هاوڵاتیانیش خۆپارێزیان ئەوێ خۆپارێزی بۆ توشبوون لە ڕێگریکردن لەم شێرپەنجەیە چییە لە هاوڵاتیانە زۆر جار باسی خوارد نەکرێ یا خود وەرزشکرد نەکرێ ئایا وەرزشکردن و خواردن هۆکارە بۆ ئەوی ئەگەر نەکرێ خراپتری کا یا خود ئەگە بکرێ باشتری بکات باش ئێمە ئەماکەین بە دوو بەشەوە بەشێکیان بۆ هەموو شێرپەنجەیەگەم قسەیاوێت ڕاست بەشێکیش تایبەتە بە فلانە شێرپەنجە بۆ نمونە تۆ وەرزش بکەی خواردنی تەندروستی هەبێ بەرکەوتەی تیشکی کەم بێتەوە لە خۆتەوە دا و دەرمان بەکار نێنی ئەمانە هەمووی ئەتوانین بڵین نیسبەی شێرپەنجەکە مەکەنەوە بە تایبەتی بۆ نمونە جگەرە کێشان بەڵام هەنێ هۆکاریش بۆ نمونە هەنێ هۆکاریش تایبەتە بە فلانە شێرپەنجەوە بۆ نمونە جگەری کێشان تایبەتە بە سیەکانەوە ڕاستە وایانە لە غۆدەی ئێمەشە ئەتوانین بڵین خواردنی تەندروست سەوزەکان ئەو خواردنانی کە دەوڵەمەنە بە ئایۆدین بە سیلینیەم کە باستان کرد جەنابتان باستان کرد ئەمانە خۆنەدانە بە تیشک بە تایبەتی ئەم تیشکەی کە بۆ چارەسەر یان بۆ تیشکی ئاسایی تیشک بەرداری بۆ نمونە بۆ ملوشان و مل بەکارێت زۆری بەکارنێنن ئەمانە توانین بڵین نیسبەیەک کەمەکەنەوە بەڵام لەوە ناچێت نیسبەکە زۆر بێ بڵین لەما هەموو شتێکە بەڵێ دەستخۆش دکتۆر لە قسەکانی خۆتەوە باسی چارەسەرەکانی شێرپەنجەت کرد دوایی سەرەتا ئێمە باسی گرنگی ئەو ڕژێنەمان کرد بەڵام لە چارەسەرەکانە ئاماژەت بە لابردنی بەشێک یاخود لابردنی هەموو ڕژێنی لاملیات چۆن کەسێک ئەگەر تووشی شێرپەنجە ببێت و دوای لابردنی ئەم ڕژێنە ژیانی ئاسایی خۆی بەڕێکات ینی شێوازی ژیانی چۆنە ئێوە دەرمانی بۆ نووسن تەمان ئێمە وتمان خۆشبەختانە لە ساڵە و پێنج بۆ لە ساسەیان چاکە بنەوەگە لە جۆری یەکەم و دووەم بن ئەمە خۆشبەختانە ئایا بەلابردنی بەشێکی غۆدەکە بێ یان هەموو ڕژێنەکە بێ بۆ نمونە ئەگە هەمووی لابەری ئەم کەسە ژیانی یاسایی خۆیەکە تەنها چی نقصانە هۆرمۆنێک ئەو هۆرمۆنەی کە ڕژێنی لامل دەریە کە ویش تایرۆکسینە سواز بۆخوای ئێستا لە شێوەی حەبا هەیە و هەموو ڕۆژە دەرکێ حەبیەی تێ زایدەن بە دوواداچوون بۆ شێرپەنجەکەی بەپی قۆناغەکان قۆناغی یەکە دووە سێ چوارە ئەیتا ئەو بەپی قۆناغەکان بە دوواداچوونەکە نیش فەرقەکات ئەیا دوای بە سێ مانگ جاری بە دوواداچوونی بۆ پێی 6 مانگ بێ ساڵێک بێمانە ژیانێکی ئاسایی خۆیان بەڕێەکەن ئێمە زۆر نەخۆشمانەیە 10 ساڵە ڕژێنی لاملی لابردۆ حەبێکە خوات و هیچ کێشەیەکیشی نییە ژیانی ئاسایی خۆی بەڕێکات خۆشبەختانە شێرپەنجەی ڕژێنی لامل یەکێکە لەو شێرپەنجانەی بە تایبەتێگە لە جۆری یەکەم و دووەمە بێت چارەسەری لە ساسەی هەیە سواز بخۆ دکتۆر ئەو سایرۆکسینە ئەو دەرمانی سایرۆکسینە ئەبێ هەتاوکو مدەیەکی زۆر بەکاری بێنە یاخود کاتێکی دیاریکراوی هەیە بۆ نمونە بێت تەواوی تەمەنی بەکاری بێنە کەسەکە یاخود بۆ چەند ساڵێکی دیاریکراوە ئێدی کە تۆ ڕژێنەکە لابرد و کەویش بەرپرسیارە لە دەردانی ئەم هۆرمۆنە ئەم هۆرمۆنە ژوتمان ئیشی چییە چرخی داگیرساننی ئاگرە لە هەر خانێکی لەشە کە تۆ دڕژێنەکە لابێت ئەبێ ئەم هۆرمۆنە مەدەل حیات بیخۆی ئەو بڕەکەشی چۆنە بەپی بە دوواداچوون و پشکنینی ناوبەناوە زانایە کەمە یا زۆرە ئەبێ بەردەوام بیخوات هەتایە تەنها ئەو حەبەیە کە بەکاری هێنێ هیچ شتێکی تر نییە ئێمە باسیەوەکەین کە ڕژێنەکەمان لابردووە ئەم حەبەش ئەو هۆرمۆنەیە کە قەرارە خۆی دەریبات و ئێمەژلامان بردووە بەستۆ بۆ بە دوجارچوونی شێرپەنجەکە شتیکە هەیە هەبێ پشکنی ناوبەناوە هەیە ئەگە پێویستی بە چارەسەرکی دەبێ بۆی بکەیت ینی ئیتر شتەکان زۆر فەرقەکە ئەمانەش وەکوواڵێ
بەپێی کەسە گۆڕێت هنا تەفاسیلی زۆری تایە مۆزوعش ڕاستە دەست خۆش بێ دکتۆر زۆر سپاس دەکەین بۆ زانیاریەکانت زۆر بەخێربێت زۆر سپاس دەکەین ئازیزانم بەم شێوێ هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودتان وەرگرت بێت هەردەم تەندروست بن خواتان لەگەڵ دووبارە زۆر سپاس بۆ دکتۆر و زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمانە بوون و هیوادارم هەموو کات هەر دڵخۆش و تەندروست باش بن تا بەرگە و کۆمەڵە زانیاریەکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت